ئێستا لە هەموو دڵسۆزان و هەموو ئەو کەسانە پیرۆزبایی دەکەین کە دڵیان لە گرەوی ئامانج و ئارمانەکانی کۆمەڵەدایە و یاد و بیرەوەریەکانی کۆمەڵا بەرز ڕادەگرن. ئێمە لێرەوە سڵاو و ڕێزمان پێشکەش دەکەین بە بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە و بنەماڵەی زندانیانی سیاسی و ڕێگای ئازادی و بەرابەری ئینسانەکان. 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە خەباتی هێزێکی کۆمەڵایەتیە کە ئاسۆی خەباتی سوسیالیستی بۆ ڕزگاری لە بزوتنەوەی کوردستاندا ڕووناک و گەش ڕاگرتووە. ڕۆژی ڕێزگرتنە لە تێکۆشانی بێوچانی کۆمەڵە لە پێناو پاراستنی بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان، لە پێناو دابینکردنی مافی دیاریکردنی چارەنووس و نەهێشتنی هەر چەشنە هەڵاواردنێکی نەتەوایەتی، چینایەتی و ڕەگەزی. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ئەو دایک و باوکانەیە کە ڕۆڵەکانیان لەدەستداوە، ڕۆژی ئەو ئازیزانەیە کە بە سرودی کۆمەڵەوە چوونە ناو سەنگەر و تەنانەت مەرگیش نەیتوانی قامەتی بەرزی باڵایان بشکێنێتەوە. ڕۆژی ئێوە خۆشەویستانە کە ئەندامێکی لەشتان لەدەستداوە بەڵام پڕهیواتر لە جاران خەبات دەکەن بۆ ئامانجتان. ڕۆژی ئێوەیە ئەی پێشمەرگە خۆشەویستەکانی کۆمەڵە، ئێوە کە ساڵها ژیانی خۆتان لە پێناو ئەم ڕێبازەدا داناوە. بەڵێ ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ئێوەیە، دۆستان و لایەنگران کە لە کوردستان یا لە شوێنە جیاجیاکانی دیکە هەر یەکە بە جۆرێک درێژە بەم ڕێبازە دەدەن. بژین بۆ کۆمەڵە و هەر بژی کۆمەڵە. میوانە بەڕێزەکان، نوێنەرانی حیزب و ڕێکخراوە سیاسی و کۆمەڵایەتیەکان، دۆستان و لایەنگرانی کۆمەڵە، پڕبەدڵ لەلایەن خۆمان و بەڕێوەبەرانی ڕێوڕەسمی ڕۆژی کۆمەڵە بەگەرمی بەخێراتنتان دەکەین و ئامادەبوونتان لەم بۆنەیەدا بەرز دەنرخێنین. زۆر سوپاستان دەکەین کە لە ڕێگای دوور و نزیکەوە تەشریفتان هێناوەتە ئێرە و بەشدارن لەم مەراسمەدا. هەروەها دەبێ بڵم ڕێزی تایبەتمان هەیە بۆ بینەران و بیسەرانی کۆمەڵە تێوێ کە ئێستا ڕاستەوخۆ ئەم بەرنامێ دەبینن. بەڕێزان، مەراسمی ئەم شەومان بەم جۆرەیە. سەرەتا مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات. دواتر دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزی کاحەم حوسێنی کەریمی و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم. بە سرودی بەڕێزای گیانبازیتان بێدەنگیەکە دەشکێنین. دواتر پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لەلایەن بەڕێز هاوڕێ فەراسەت ساڵحی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە پێشکەشتان دەکرێت. دواتر ریزی ئەو پەیامانە دەخوێنینەوە کە لەلایەن حیزب و ڕێکخراوە سیاسیەکان بەدەستی بەڕێوەبەرانی مەراسمەکە گەیشتووە. دوای خوێندنەوەی شێر و سرود کۆتایی بە بەشی یەکەمی مەراسمەکەمان دێنین و وچانێک ڕادەگرین. بەشی دووهەمی مەراسمەکە بریتیە لە بەرنامەی هونەری کە هونەرمەندی دەنگخۆش کاک ئومیدی محەممەدی لەگەڵ هاوکارانی ئەم بەشە لە بەرنامەکە دەڕازێننەوە. ئێستاش داوە لە هاوڕێ ڕۆیا دەکەم تەشریفیان بێنن بۆ پێشکەشکردنی بەرنامەکەم بە زمانی فارسی. تکایە. زۆر سپاس.
گرامی باد 26 بهمن روز کومله. 26 بهمن روز گرامی داشت تلاش و مبارزه سازمانی است که افق سوسیالیسم را در جنبش انقلابی کردستان بر روی توده‌های محروم جامعه کردستان برافراشته نگه داشته است. 26 بهمن روز ارج نهادن به تلاش و پشتکاری جریانی است که در دفاع از حقوق و مبارزات کارگران و زحمتکشان برای سازماندهی و هدایت مبارزه حق طلبانه، برای مردم ستمدیده کردستان در راه رفع ستم ملی و کسب حقوق تعیین سرنوشت، برای تأمین آزادی‌های سیاسی و حقوق اولیه مردم زحمتکش، برای دفاع از حقوق و آزادی زنان علیه دو رژیم ارتجاعی و دیکتاتوری سلطنتی و اسلامی. بیش از 5 دهه مبارزه کرده است. مهمانان گرامی، نمایندگان احزاب و تشکل‌های سیاسی و اجتماعی، دوستداران، هواداران کومله، پیشاپیش از طرف خود و برگزار کنندگان مراسم روز کومله به شما عزیزان خیر مقدم میگویم و در قبال شرکت شما عزیزان در مراسم گرامی داشت روز کومله سپاسگزاریم. مهمانان و رفقای گرامی، فهرست برنامه‌های امشب به ترتیب از این قرار می باشد و در 2 بخش برگزار می شود. مراسم را با سرود انترناسیونال، سرود همبستگی جهانی طبقه کارگر آغاز می کنیم. سپس برای ارج نهادن و گرامی داشت تمامی جانباختگان صفوف کومله و حزب کمونیست ایران ایستاده و 1 دقیقه سکوت خواهیم کرد. به دنبال سرودی انقلابی تقدیم حضورتان می گردد. سپس پیام کمیته مرکزی کومله از طرف رفیق فراسد صالحی قرائت خواهد شد. بعد از آن رفیق کاله آتشی سرودی تقدیم شما می کند. در ادامه لیست پیام‌هایی را که از طرف احزاب و تشکل‌های سیاسی به دستمان رسیده در مراسم حتما قرائت خواهیم کرد. مراسم را با خواندن سرود و شعر انقلابی ادامه می دهیم. سپس این بخش از مراسم را خاتمه خواهیم داد با 1 استراحت کوتاه. بخش دوم برنامه که شامل برنامه هنری می باشد با هنرمندی گروه موزیک ادامه خواهد داشت. امیدوارم که اوقات خوشی و خاطرانگیزی را در کنار همدیگر سپری کنیم. با سپاس فراوان، خیلی خیلی خوش اومد. ئێستاش بە سرودی ئەنترناسیۆنال، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار مەراسمەکەمان دەست پێ دەکەین. بەڕێزان، ئێستاش
بۆ ڕێزگرتن لە یادی ئازیز و خۆشەویستی سەرجەم گیانبەختکردوانی ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەقیقەیەک بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستین. هەلکیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئاگرن. تۆ بەهێزی نامری مردن لە ئاستا کۆیلەیە، چونکە گیانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە. ئێستاش داوا لە هاوڕێ کاڵێ ئاتەشی، هونەرمەندی شۆڕژگێڕی ریزەکانی کۆمەڵە، دەنگی سرود، دەنگی خرۆشانی شەقام، دەنگی سرود، دەنگی شەقام، بە خۆی و بە سرودی بەڕێزە گیانبازیتان پێشکەشتان دەکات. تکایە. عزیزان بخیر بین، روز کاملتنی پیروز بین، بەتایبەت پیروز بین لە بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم و هەموو ئەو ئینسانانەی کە گیانیان بەخت کردووە، بەتایبەت شۆڕشی جینان گیانبەخت کردوانن شۆڕشی جینان. ئەم سرودە پێشکەشە بە وجود و بە هەموو ئەو ئینسانانەوە بۆ ئەم شۆڕشە تێکۆشاوەڵ پیرۆز. I'll give it a
بی سر درانی عشق رازگار و بیرون آمدن ناد پیتوی مردمونوان پیامی آزادی دوام رنجی شادی یادم بگه ای عزیزان خوشریشتان لبر بیانی شادی آزادی شاراد شپل شپل دریای خواتی لیمون لدار سنگره کی بردی جوان آوای سوره آبایانی جوان کدام آواری زیدان کان هر شبی دادم شوگا شدکان ولی بیانی آزادی دوزن همون نمکی شدی یادم بگه ای عزیزان خوشویسان نبر بیانی شادی آزادی نبر بیانی شادی آزادی Başkanlıklar hayatını yok bir anda kutlayışlar. Azizan ama sizdeki taze که bu پیشروانی روز آوادم نوا بر خدا نه شروانان چون بر خدا کن و هلوا باسی زنجیان آزادی که باسی آنها که به هاوکاری برای خوشویست که خلو عزیز زحمتی که زوری که شاوا که پیشکی و ساسکرینی آهنگی زحمتی که شاوا زور سپاسی دیگه من هده رو ویسا پیشکش تانه
گوشانا بر خودم بومانا خودم جیانا خودم زلودانا بر خودم گوشانا بر خودم بومانا جیانا جلو دران لازد الله جستیم گستیم آودردان بزبور بمبو کیمیا صدم حیات بسریان جلو دران لازد الله جستیم گستیم آودردان بزبور بمبو کیمیا صدم حیات بسریان خودم تکوشانا خودم بومانا خودم جیانا خودم سلامدانا بعد خودم تکوشانا من خودم بومانا خودم جیانا ای آقا تکان جرگیانو آزادیا حالاوتره مرگم بره خونا بره مرگم که آقا تکان جرگیانو آزادیا رو پوتاو حالاوتره مرگم بره خونا بره زۆر سپاس و ڕێز بۆ هاوڕێ کاڵێ هەربژی بۆ کۆمەڵە و بۆ ئێمە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ئەو ژنانەیە کە بە شانازیەوە بوون بە بەشێک لە بناغە و ڕەگ و ڕیشەی کۆمەڵە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی شەهید زەهرا، سارا، بەیان، بەهار، سەعادەت و سەدان ژنی تێکۆشەری وڵاتەکەمە کە بە خوێنی خۆیان ئاڵای سووری کۆمەڵەیان گەشاوەتر کرد. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ئەو ژنانەیە کە چەکی پڕ لە شانازی کۆمەڵەیان کردەشان. ڕۆژی بەدری، مەلەکە، فەراست، حەمیدە، نەسرین، گەلاوێژ، ئامین، گوڵێ و فەریدە و هەزاران ژنی تێکۆشەری دیکەیە کە تۆوی لە خۆبردن، ئازایەتی و خەبات بۆ یەکسانی و ڕزگاری لە چەوسانەوەیان چاندووە. هەر بۆیە ئێستاکە ئێمە بەرهەمەکەی دەبینین و ئێستا وڵاتەکەم، ئێستا ژنانی وڵاتەکەم وەک داری سنەوبەر جەسوورانە لە ناو دڵی کۆنەپەرستان و شەمشەمە کوێرەکانی کۆماری سێدارە ڕاوەستاون و خەبات دەکەن. هەر بۆیە ئێمە بە هەموو ڕەگ و ڕیشە و بەرهەمێکی کۆمەڵەوە دەبێ ڕێز بگرین
دەبێ ڕێز بگرین لە فکر و بیری جیاوازی یەکتری تا دوژمنانی ئازادی و دوژمنانی کۆمەڵە زەفەرمان پێ نەبن. کۆمەڵە لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێرانەی ئەم چەند ساڵەدا و خەبات بۆ ئازادی و بەرابەری لە کۆمەلگای کوردستاندا گەلێک دەستکەوتی و دەست هێناوە کە هیچ هێزێک توانای ئەستاندنەوەیانی نییە. هەر شەکاوە بێت ئاڵا سوورەکەی کۆمەڵە. ئێستاش داوا لە بەڕێز هاوڕێ فەراست ساڵحی دەکەم تەشریفیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. تکایە. میوانە بەڕێزەکان، نوێنەری حزب و لایەنە سیاسیەکان، لەلایەن کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە پڕبەدڵ بە خێراتتان دەکەم کە زەحمەتتان کێشاوە و تەشریفتان هێناوە بۆ مەراسمی ڕێزگرتن لە یادی 55مین ساڵ یادی دامەزرانی کۆمەڵە و 46مین ساڵی داگستانی مۆمی ئاشکرابوونی ئەو ڕێکخراوەیە. پێش هەموو شتێک بەم بۆنەوە بە گەرمەی پیرۆزبایی لە تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەم. سڵاو دەنێرم بۆ هەموو ئەوانەی کە لە پێناو ئەو ڕێبازەدا لە هەموو سەنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و یان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کردووە. سڵاو بۆ بنەماڵەی خۆڕاگر و سەربەرزیان. سڵاو بۆ یادی کاک حەمەحسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە کە ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ گیان بەختکردنی ئەو ئازیزە. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە پێناو ئەو ڕێبازەدا بریندار و کەم ئەندام بوون و یان بەشێک لە تەمەنی خۆیان لە زیندانەکان و ئەشکەنجەگاکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا تێپەڕ کردووە. سڵاو بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بە هەموو شێوەیەک پاڵپشت و پشتیوانی کۆمەڵە بوون و لە پێناویدا لە بەختکردنی گیان و لە ماڵیان درێغیان نەکرد. ئامادەبوانی بەڕێز، ئەمساڵ ڕێوڕەسمی یادی کۆمەڵە لە بارودۆخێکدا بەڕێوە دەبین کە کۆماری ئیسلامی ئێران نەک لە چاو ساڵانی پێشووتر بەڵکو تەنانەت لە چاو ساڵی ڕابردوویش ڕژیمەکەی جاران نییە. هاوسەنگی هێز بە قازانجی جەماوەر گۆڕاوە و گۆڕانکاری بەردەوامە. مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندان یەکێک لە دیمەنەکانی شکۆداری ئەو بەردەوامیە بوو.
ئەمڕۆ ڕێچکەی ئەو شۆڕشە لەگەلێک بواری کۆمەڵایەتی و سیاسی کوردستان و ئێراندا دەبینین و دەستکەوتەکانی حاشا هەڵنەگرە. ئەگەرچی هێشتا ڕژیمی ئیسلامی هەر لەسەر کارە، بەڵام واقعیەت ئەوەیە کە حکوومەتی ئیسلامی گەمەکەی بە ژنانی بوێر و چاونەترسی ئێران دۆڕاندووە. ژنانی ئێران ئەمڕۆ بە شانازیەوە ئاڵای خەبات لە دژی پیاو سالاری و دەسەڵاتی ئاینی پشتیوانی ئەو ستەمکاریە لە پێناو مافی یەکسان بۆ ژنان و پیاوان و خەبات لە پێناو ئازادیان بەرز کردووەتەوە. بزوتنەوەی شۆڕشگەڕانەی ژن ژیان ئازادی بە خەبات و خۆڕاگری قارەمانانەی ژنان لە دژی حیجابی زۆرە ملی پێی ناوەتە قۆناغێکی نوێوە و فەرهەنگ و کولتوری ئەو کۆمەلگای گۆڕیوە. و ژنان ئیتر نەک ئینسانی پلە دووی بەڵکو ڕابەری و پلەی تاجی سەری کۆمەڵیان بەدەستێناوە. تایبەتمەندیەکەی گەلێک گرنگی ئەم ڕاپەڕینە شۆڕشگەرانەیە ئەوەیە کە تەنیا بیر لە ڕووخاندن ناکاتەوە، بەڵکو سەودای شکڵپێدان بە بەدیل و ئەلترناتیڤێکی ڕوونی لەسەردایە. ئەم بزوتنەوەیە تەنیا بزوتنەوەیەکی ڕوخێنەر نییە، بەڵکو بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانەی خاوەن کۆمەڵێک ویست و داواکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر و یاریکراوترە، بزوتنەوەیەکی بنیاتنەرە. جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەژاری ئەو وڵاتە دەرکیان بەو ڕاستیە کردووە کە شۆڕش تەنیا لە پێناو ئازادیدا بەس نییە، بەڵکو مەرجی ئازادبوونی واقعی گۆڕانکاری لە بارودۆخی ئابووری ئینسانەکاندایە. بەشی هەر زۆری دانیشتوانی ئەو وڵاتە ڕۆژگاریان بە سەختی تێپەڕ دەبێت کە لێنەچینایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ کوڵتر و بەرینتر دەبێتەوە. هەموو ئەوانە لە کاتێکدایە کە ئابووری ئێرانیش بەگشتی لە بەردەم داڕماندایە و ئەو داڕمانە پێش هەموو کەس بەسەر هەژارترین بەشی ئەو کۆمەلگایە پرسایی دەکات. لە هەمان کاتدا قەیرانی سیاسی ناوخۆی حکوومەت و کۆڵتربوونەوەی قەیرانی ئابووری پاشەکشەی ئاشکرا لە سیاسەتی دەرەوەدا حکوومەتیشی لە ئێران خستووەتە دۆخێکی گەلێک دژوارەوە. بەڕێزان، لە کاتێکدا کەس گومانی لەوەدا نییە کە کۆمەلگای ئێران بە بارودۆخێکی قەیراناویدا تێپەڕ دەبێ، کاریگەری ئەو بارودۆخە لەسەر چالاکی ئۆپۆزیسیۆن چ لە ئاستی ئێران و چ لە ئاستی کوردستاندا پێویستە بە وردی لێک بدرێتەوە و وەڵامی بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. لە کوردستانی شۆڕشگێر ئێمە لەگەڵ بارودۆخێکی تایبەتدا بەڕۆڕووین، بارودۆخێک کە ئەگەر بەرپرسیارانە هەڵسو کەوتی دەگەڵ بکرێ دەتوانێت نەمانی ستەم و ژیانی بە ئازادی و بە ئاسایش و ئاسوودەیی لێ بکەوێتەوە و بە پێچەوانەکەی ببێ بە سەرچاوەی کارەسات و نەهامەتی. لەو پێناوەدایە کە ئێمە دەڵێین بۆ ئەوەی کە دەستکەوتەکانی تا ئێستای بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان بەبادا نەدرێ، ئەوەندە بە حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی چالاک لە کوردستان مەربوط دەبێتەوە. دیاریکردنی نەخشە ڕێگایەک بۆ هاوکاری و هاواهەنگی نێوان ئەو هێزانە لە بارودۆخی ئێستادا وەکو بابەتێکی چارەنووسازی فەوری هاتووەتە گۆڕێ کە پێویستە وەڵامێکی ڕاشکاوانە و بەرپرسیارانەی پێ بدرێتەوە.
و ئەو وەڵامە پێویستە جەماوەری خەڵک یەکگرتوو بکات و بە سەرکەوتن ئومیدواریان بکات. پێویستە خەبات لە پێناوی ئازادیان بۆ ئاسان بکاتەوە. ڕەنج و ئازارەکانی ئەو ڕەوتەیان بۆ کەم کاتەوە. پێویستە ڕێگە نەدات ناکۆکیەکانی ناو کۆمەڵگای کوردستان نابەوەخت و ناپێویست سەر هەڵبدەن. پێویستە ڕێگە لە داشکاندنی داخوازیەکانی خەڵکی کوردستان چاوبەستنی خەڵک بە چەند ڕفۆرمی ڕووکەشی بگرێ. پێویستە ڕێگە لە سیاسەتی دووبەرەکینانەوە لە ناو حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان لەلایەن دوژمنەوە وەربگیرێت. پێویستە لە پەیوەندی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان کەش و هەوایەکی دموکراتیک و شارستانی بخڵقێت کە ڕخنەگرتن لە یەکتر ئاسایی بێت و زمانی زبر بەکار نەهێندرێ. پێویستە هەمووان ئەو سەرەتایە بسەلمێنن کە دەسەڵات ئەمری جەماوەرە دەبێ ڕێزی لێ بگیرێ و بە دامەزراوەکانی هەڵبژاردەی خەڵک بسپێردرێ و پێویستە هێزی چەکدار لە ژێر کۆنترۆڵ و بەڕێوەبردنی ئەو دامەزراوانەدا بێ. پێویستە هەمووی ئەوانە ببێ بە نەخشە ڕێگایەک بۆ داهاتووی کوردستان کە حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان پێی پابەند بن و پشتیوانی جەماوەری بۆ دابین بکرێ. ئەزموونی 2 ساڵی ئەوەڵی دوای ڕووخانی ڕژیمی پاشایەتی لە کوردستان پێویستە وانەی لێوەربگیرێ و گەشەی پێ بدرێ. بەڕێزان، لە ناو پارچەکانی کوردستاندا ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لە بارودۆخێکی هەستیار و تەنانەت مەترسیداردایە. ڕۆژاوای کوردستان بە بارودۆخی تا ڕادەیەک هاوشێوەی ساڵانی 1357 و 1359 کوردستانی ئێراندا تێپەڕ دەبێت. لەم بەشە لە وڵاتی سووریە کە زۆرینەی کوردن بزوتنەوەیەکی مافخواز و جەماوەری پێک هاتووە. بزوتنەوەیەک کە هاوسۆزی و هاوپشتی جەماوەری هاوچارەنووسی بە پێناسەی نەتەوەیی و ئاینی جۆرا و جۆر پاراستووە. ئەو خەڵکە بەبێ جیاوازی ژیانی خۆیان بەڕێوە دەبن. ئەم بزوتنەوەیە لە کاتێکدا کە فاشیسمێکی ئاینی لە دەمێشق جێگەی دیکتاتۆریەتی فاشیستی بنەماڵەی ئەسەدی گرتووەتەوە، سەرەڕای هەر کەم و کوڕیەکی کە هەی بوێت تروسکاییەکی هیوا بەخشی دموکراتیکە بۆ جەماوەری خەڵکی ئازادی خوازی سووریا لە ناوچەکانی دیکەی ئەو وڵاتە. بەڵام ئەم ئەزمونە ئێستا لەلایەن دەوڵەتی ڕەگەزپەرستی ئەردوغانەوە بە توندی کەوتووەتە ژێر مەترسیەوە. لەم ڕووەوە پێویستی بە پشتیوانی کاریگەر و بێدریغی جیهانی و جەماوەری هەیە. دەوڵەتی تورکیە بەشێک لەو وڵاتەی داگیر کردووە و بەشەکەی دیکەی بە ئاگر و ئاسن داوەتە بەر پەلامار. وێستگەکانی کارەبا و ویستگەکانی گواستنەوەی وزە و پاڵاوگەکانی نەوت و هەموو لە ناو چوون و چەندین جار بە هێرشی ئاسمانی و تۆپخانە، نەخۆشخانە و سەرچاوەکانی ئاوی کراونەتە ئامانج. هاوکات هێزەکانی بەکرێگیراوی خۆی بەرداوەتە گیانی دمێشق. هاوکات هێزەکانی بەکرێگیراوی خۆی بەرداوەتە گیانی ئەو ئەزمونە ئینسانیەوە لەگەڵ کەوتنی بەشار
بەشار ئەسەد لە دمشق. هێرشەکانی ئەرتەشی تورکیە و بەکرێگیراوەکانی بۆ سەر هێزەکانی سووریای دموکراتیک چڕتر بووەتەوە. لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا لایەنگری دەوڵەتی تورکیەی پێ باشترە لە پاڵپشتکردن لە خەڵکی ڕۆژاوە، لە هەلومەرجێکدا کە ئەو گروپەی لە دمشق دەسەڵاتی بەدەستەوە گرتووە بە هاوکاری دەوڵەتی تورکیە چاوپۆشی لە مافەکانی خەڵکی کورد و لە ناوبردنی دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوەی ڕۆژاوای کردووەتە یەکەم ئامانجی خۆی. لە ئاوا هەلومەرجێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوە بریتیە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان. پشتیوانی هەمەلایەنە و داکۆکیکردن لە خەڵکی ئازادی خواز و مافخوازی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانیان پێویستیەکی بەپەلە و هەنووکەییە. ئەرتەشی تورکیە هاوکات لەگەڵ درێژەدان بە هێرشەکانی لە ڕۆژاوادا بە دەستدرێژکردنە سەرخاکی کوردستانی عێراق و دامەزراندنی دەیان بنکەی سەربازی لە قوڵایی ناوچەکە و بۆردمانکردنی بەردەوامی ئەو ناوچەیە ماڵ و حاڵی خەڵکی وێران کردووە، ڕەز و باخ و گێڵکە و کشت و کاڵیانی لەناو بردووە و ئەمنیەت و ئاسوودەیی لە خەڵک زەوت کردووە. بە جۆرێک کە هەر ئێستا بەشێکی زۆر لە باکووری هەرێمی کوردستان لەلایەن ئەرتەشی تورکیەوە داگیر کراوە. ئەرتەشی تورکیە بە مەبەستی مانەوە و جێگیربوون لەسەر ڕێگای پێشڕەویەکانیدا بنکەی نوێی نظامی دامەزراندووە و هەزاران سەربازی خۆی تێدا جێگیر کردووە. ئەگەرچی بیانووی دەوڵەتی تورکیە حزوری پەکەکە لە سنوورەکانی هەرێمی کوردستان، بەڵام واقعیەت ئەوەیە کە ئەوە ناسیۆنالیسمی ڕەگەزپەرستی تورکە کە بەکردەوە دەردێت. ئەمڕۆ ئێمە شاهدی توندوتیژی و ترۆری دەوڵەتی تورکیە لە کوردستانی تورکیە و لە هەردوو بەشی کوردستانی سووریە و عێراقین. واتە دەوڵەتی تورکیە هاوکات لە سێ بەشی کوردستان خەریکی کوشتار و سەرکوتکردنی خەباتی خەڵکی کوردستانە. بەڕێزان، لە کۆتاییدا پێویستە ئەو ڕاستیە تاکیدی لەسەر بکەینەوە کە کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمۆنیست و شۆڕشگێڕەیە کە لە خاڵە وەرچەرخێنەکانی مێژوویەکاندا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەست هێناوە. بێگومان لە داهاتوویشدا دیسانیش دەکەوێتەوە قۆناغگەلێکی وەها بە پێشینە و بە تەجروبە و زانستێک کە بەدەستی هێناوە ئەزموونەکانی خاراوتر دەکات و دڵنیاین و بەڵێن دەدەین کە لە تاقیکردنەوەکانی داهاتوویشدا سەربەرز و سەرکەوتوو بێتە دەرێ. لەگەڵ ئەوەیشدا باجارێکی دیکە ئەو بۆچوونە هەمیشەیی خۆمان دووپات کەینەوە کە ئێمە ئەگەر باس لە دەستکەوتەکانی خەباتی تا بە ئەمڕۆی کۆمەڵە دەکەین بۆ ئەوە نییە سەرینی خاترجەمی لە بن سەر بنین، بەڵکو بۆ ئەوەیە بیان کەین بە توێشەوی ڕێگای بەرەو پێشچوونمان. لە هەمان کاتیشدا لە هەڵەکان ئەزمون وەربگرین و دووپاتیان نەکەینەوە. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیسم سەرکەوتوو بێ شۆڕشی ژن ژیان ئازادی. ئێوەیش هەر شاد و سەرفەراز بن.
بەسپاسەوە لە بەڕێز هاوڕێ فراست ساڵحی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هەڵکراو. ئێستا ئێران وەکو جبەی ئاخوندەکان ڕەشە نوێنێ. تاران پایەتەختی سێدارە و مزگەوتی گەورەی مەرگە. قیڕەی مەلای قەلەڕەشکە لەسەر منارەی 1000 ساڵ پێشێستاوە بانگ بۆ تاریکی ئەدات و لە میحرابی بەرقاچیشدا خوێنی ئازادی ڕژاوە. بەڕێزان ماندوو نەبن، زۆر سوپاس بۆی کە تا ئێستا توانیوتانە لەگەڵمان بەردەوام بن. تا ئێستا تام کاتە لە بەڕێوەبردنی مەراسمەکەمان ئەم پەیامانە بەدەستی بەڕێوەبەرانی ڕێوڕەسمی مەراسمەکەمان گەیشتووە کە بەپێی کاتی بەدەستگەیشتن لیستەکان دەخوێنینەوە، بەداخەوە بەهۆی کات هەمووی پەیامەکان ناخوێنینەوە، داوای لێبردن نەکەین. پەیامەکان لەلایەن بەڕێزان نوێنەرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کومیتەی سوئێد، بەڕێزان حیزبی کۆمونیستی کارگەری ئێران کومیتەی ستۆکهۆلم، بەڕێزان پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، بەڕێزان کۆنگرەی نەتەوەیی کوردستان. زۆر سوپاستان دەکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون. ئێستاش وچانێک ڕادەگرین و دواتر هونەرمەندی خۆشەویستی کۆمەڵە کاکمیت بەرنامەکەمان دەڕازێنێتەوە. زۆر سوپاس، هەر بژین بۆ کۆمەڵە و بۆ خەباتی شۆڕشگێڕانەی گەلی کورد. Zuri şorşine de şakele Binda çeke Lezire valla suram Surudi yaşnabuna Vam ruba düşmün dakhini Ruba düşmün dakhini Min malay Zuri şorşine de şakele Zuri şorşine de şakele
لجر وعلى صورم سرودي عشنبون وامرو بعدش من دخيني وبعدش من دخيني مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی تیا دست مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی تیا من دمالا سوری شورش وینه دا شاکری سوری شورش وینه دا شاکری با چکه لجنه و حالا سورم سرودی آشنبونه و امرو بعدش من دخینی رو بعدش من دخینی برزلوت که یامانجی خمو بیرو مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی برزلوت که یامانجی خمو بیرو مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی من مالا شانی کوملا تکاری لگما شانی کوملا تکاری لگما بومزداری یکجاری لکویلتی و هجاری لا نبونی وشیاری جهل و نفن دواری کونمانی بیگاری
شەندەشانی کۆمەڵە علمی مەرسی لەگەڵە خۆشی و ئاوەدانی ئازادی و یەکسانی دژڕانی بەندی گران لە پاو و دەستی ژنان بخوێنین مەرسوولنین سۆسیالیزم بێبایەقین فڕوکشان پێکەوە هێرش بەرنا پێشەوە شەندەشانی کۆمەڵە ژن و لاوی لەگەڵە شەندەشانی کۆمەڵە ژن و لاوی لەگەڵە شۆڵە شوانانی وڵات پێشەنگانی ڕێنەگات وەرن دوژمن لەم دەمە تووشی دەلێک ئەسکەمە ڕاستە تاریکی چڕە بەڵام هیواش بڕگڕە هەڵکەین مۆمی ڕزگاری لاشەوی کوردەواری شەندەشانی کۆمەڵە خەڵکی کوردی لەگەڵە شەندەشانی کۆمەڵە خەڵکی کوردی لەگەڵە شریکێنین بە شادی هەڵکەین ئاڵای ئازادی شەندەشانی کۆمەڵە بەهارانی لەگەڵە شەندەشانی سوری شۆڕشینێ دەشاکێنێ باچەکێ لە ژێرە واڵە سوورەم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ من مەڵای سوری شۆڕشینێ دەشاکێنێ باچەکێ لە ژێرە واڵە سوورەم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ مەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە مندم مەڵە